لە تەمەنی 19 ساڵیەوە دیار نامێنێت و بۆ ماوەی 26 ساڵ لەلایەن دراوسێکەوە لە ژێرزەمینەکەیدا زیندانی دەکرێت. چۆن وێنەیەکی سۆشیال میدیا تاوانەکە ئاشکرا دەکات. عومەر بن عەمران ئەو گەنجەی چیرۆکەکەی هەموو جەزائیریەکانی شۆک کرد. بیهێنە پێش چاوی خۆت، ئەندامێکی خانەوادەکەت لە پڕ دیار نامێنێت، وەک ئەوەی زەوی قوتی دابێت. ڕەنگە یەکێک لەو سەدان گومانانەی بە خەیاڵتا بێت ئەوە بێت بڵێیت گیانی لەدەستداوە، یان لە شەڕ کوژراوە، یاخود بە هەر ڕووداوێکی تر کۆچی دوایی کردووە، یان سەری خۆی هەڵگرتووە. بەڵام دیارنەمانی پەیوەندی بە هیچ کام لەو ئەگەرانەوە نەبێت، بەڵکو تەواوی ئەو ماوەیە ئەو کەسە چەند مەترێک لە ماڵەکەت دوورە. ئەم چیرۆکە ڕەنگە بۆ عومەر بن عەمران ڕاست بێت، کاتێک لە تەمەنی 19 ساڵی دیار نامێنێت. عومەر لە سەروبەندی شەڕی ناوخۆیی جەزائیر لە ساڵانی 90ەکان لە پڕ دیار نامێنێت و خێزانەکەی دار و بەردی وڵاتی جەزائیری بۆ دەگەڕێن. شار نامێنێت خۆیانی پێدا نەکەن، بەڵام ناتوانن هیچ سوراغێکی عومەری تەمەن 19 ساڵان بکەن. تا دوجار تەواو ناومێت دەبن و بە تەواوی بەردێک لەسەر باسی دیارنەمانی کوڕەکەیان دادەنێن و ئەوە قبول دەکەن کە ڕەنگە کوڕەکەیان لە شەڕی ناوخۆدا کوژرابێت و لە ژیاندا نەمابێت. بەڵام ئەوەی شۆک بوو، نەک هەرتەنیا بۆ خانەوادەکەی عومەر بەڵکو بۆ تەواوی خەڵکی جەزائیر چیرۆکی بەندکردنی عومەر بوو کە دراوسێکەیان لە تەمەنی 19 ساڵیدا و لە کۆتاییەکانی ساڵانی 90ەکان دەیڕفێنێت و لە ژێرزەمینەکەیاندا بەندی دەکات. دەگوترێت عومەر سەگێکی دەبێت. هەمووان وا دەزانن عومەر مردووە، بەڵام وەک ئەوەی سەگەکە بڕوا بەوە نەکات خاوەنەکەی مردبێت، بۆ ماوەی 1 هەفتە لە بەردەم ماڵی کابرای تاوانباردا کە دراوسێی عومەر بووە دەمێنێتەوە، وەگەوەی دڵنیابێت کە خاوەنەکەی لەم شوێنە دوور نەکەوتۆتەوە و هەر لەم شوێنەدایە. بەڵام دواتر تاوانبارەکە سەگەکە دەکوژێت، چونکە دەزانێت کە سەگەکە تاوانەکەی کەشف دەکات. چیرۆکی ئاشکرابوونی تاوانەکە کاتێک ڕوودەدات کە تاوانبارەکە و خوشکێکی کێشەی موڵک و وەرەسە دەکەوێتە نێوانیان. دواتر خوشکی تاوانبارەکە وێنەیەکی ئەو شوێنەی عومەری تێدا بەند کراوە، وەک ئاماژەیەک کە کەسێک لێرە بەند کراوە لە سۆشیال میدیا بڵاو دەکاتەوە. دواتر پۆلیس دەگەنە شوێنی ڕووداوەکە و کەسێک کە توانای قسەکردنی نییە و لە پەنجاکانی تەمەنیدایە لە ژێرزەمینەیەک دەردەهێنن. کەسەکەش عومەر بن عەمرانە کە لە کۆتاییەکانی ساڵانی 90ەکان لە تەمەنی 19 ساڵیەوە دیار نەماوە. خزمێکی عومەر بە میدیاکانی ڕاگەیاندووە کە تەندروستی جەستەیی ناوبراو باشە، بەڵام لە ڕۆی دەرونیەوە بە تەواوەتی تێکشکاوە. ئێستاش چارەسەری دەرونی وەردەگرێت لە یەکێک لە نەخۆشخانەکاندا. لە وڵامی ئەو پرسیارەی بۆچی ئەو ماوەیە عومەر نەیتوانیوە هاوار بکات تاوەکو کەسێک بێت بەهانایەوە و ڕزگاری بکەن، لە میدیادا و دەنگۆکان بەم شێوەیە کە ئەو کەسەی عومەری بەند کردووە جادووی لێ کردووە تا نەتوانێت هاوار بکات و ڕزگاری ببێت. ئەوەی چیرۆکەکەی ئەوەندەی ترسامناک و تراژێدی کردووە دایکی عومەرە کە نەیتوانی دووبارە ڕۆڵەکەی لە ئامێز بگرێتەوە، چونکە لە ساڵی 2013 کۆچی دوایی دەکات و خەونی بینینەوەی کوڕەکەی دەباتە ژێرگەڵ. چیرۆکی عومەر تەواوی وڵاتی جەزائیری شۆک کرد. تا ئێستا نازانرێت بۆچی تاوانبارەکە بۆ ماوەی 26 ساڵ عومەری لە گەورێکی ژێرزەمینی ماڵەکەیدا زیندانی کردووە و ئێستاش تەمەنی گەیشتۆتە 46 ساڵ.